سلااوان لێبێت خۆشحاڵم لە ڕۆژێکی نوێ و لە بابەتێکی نوێ پێتان دەگەمەوە. ئەمڕۆ گفتوگۆ لەسەر بابەتێکی دیکە دەکەین، ئەویش پرسی ئازادی ڕادەربڕینە لە هەرێمی کوردستان. تا چەندە ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستان بوونی هەیە و ئەو کەسانەی کە ئەو ڕۆژنامەنووسانەی کە شەهید دەکرێن بۆچی بکوژەکان دەستگیر ناکرێن یا خۆت سیناریۆیان بۆ دروست دەکرێت. گفتوگۆ لەگەڵ میوانەکەم دەکەم. بەشدار عوسمان برای شەهیدی قەڵەم سەردەش عوسمان دەکەم. کاک بەشدارە و کاتت باش. سواز بۆ دەرفەتەی کە بە ئێمەدا. سەرەتای پرسیارەکەم لەوە دەست پێ دەکەم، بۆچی بکەری ینی یاخود بکوژی ڕۆژنامەنووسان دەستگیر ناکرێن و نادۆزرێنەوە و ئەو کەسانەی مەبەستیان بێت لە ماوەی چەند کاتژمێرێک دوای ڕووداوەکە دەستگیر دەکرێن، بۆچی بکوژی ڕۆژنامەنووسان دەستگیر ناکرێن؟ بەڵێ ئێوارە ئێوەش باش و دەستان خۆش بێ کە بە دوواداچوونی بەردەوامتان هەیە لەسەر تیرۆری دەنگە ناڕازیەکان و ڕۆژنامەنووسان و پرسی ئازادی ڕادەربڕین و دەنجی ئازاد وە پێشەرکاریەکانتان کردوتە بەشێک لە پلان و بەرنامەکانی خۆتان. ڕۆشنە کە تا ئێستا کەیسی ڕۆژنامەنووسانی تیرۆرکراوە، کەیسی خۆپیشاندەرانەوە، کەیسی دەنگە ناڕازەکانی تر لە کوردستان و بە درێژایی 30 ساڵ تەمەنی حکومڕانی کوردیدا ئاشکرا و دادگایی نەکراون. ئەوەش هۆکارەکەی وازەها و هۆکارەکەی ڕۆشنە کە بکوژان و ئەنجامدەران و نەخشەدار ڕێژەرانی بکوژی دەنگە ناڕازیەکان و لە نێویشاندا ڕۆژنامەنووسان و خۆپیشاندەران لە هەڕەمەکانی سەرەوەی دەسەڵاتدارێتین و لە سەرووی دەستگای ئەمنی و لە سەرووی دەسەڵاتی قەزایی تەحکوم بەسەر کۆی ئەو کەیسانەوە دەکرێت. بۆیە بکوژانی ڕۆژنامەنووسان تا ئەو کاتەی ئەو دەسەڵاتە لەسەر حکوم بێ ئاشکرا و دادگایی ناکرێن. ئەجینا یەک شتێک ڕۆشن بێ بۆ هەموو خەڵکی کوردستان و بۆ هەموو دەستگاکانی ڕاگەیاندن، خۆپیشاندەر لە بەردەم کامێرا و لە بەردەم سەدان کەسە پاسەوانەکان خۆپیشاندەر دەکوژن. ڕۆژنامەنووسان لە نێو کۆشی دایکیانە، لە نێو بەردەم کۆلیژەی ئادا بە ڕۆژی ڕووناک دەڕفێندرێن و دواتر بۆ شارێکتر دەگوازرێنەوە. ویداد حوسێن لە نێو جەرگەی شاری دهۆکە زۆر دڕندانە بە شیشە و بە گوڵە دەکوژرێت. بۆیە بەڵگە و زانیاریەکان زۆر لە بەدەستدانە لە کەیسی تیرۆری ئازادی و کەیسی ڕۆژنامەنووسان و کەیسی خۆپیشاندەران و کەیسی دەنگە ناڕازیەکان ئەوانەی کە ناڕازین و معارەزان بە دەسەڵاتی کوردی. بەڵگە و زانیاریەکان هێندە زۆر لە بەدەستدان، زۆر بە ئاسانی دەتواندرێ بکوژی هەموو ئەو دەنگە ناڕازیانە و لە نێویشان ڕۆژنامەنووسان دادگایی و ئاشکرا بکرێن. بەڵام چونکە دەسەڵاتی قەزایی سەربەخۆ نیە، چونکە دەستگای ئەمنی لە ژێڕکێفی حزب و بنەماڵەکاندا کارەکانی ئەنجام دەدات، بۆیە تا ئێستا لە ڕووی فۆرمی یاساییەوە ئەو کەیسانە دیزە بە دەرخۆ نەکراون. بەڵام ئەگەر لە ڕۆکەی دیکەوە تەمەشا بکەین، تا ئێستا کەیسی تیرۆری ڕۆژنامەنووسان، کەیسی خەڵکە، کەیسی ئازادی خوازانە، کەیسی ناوەندە جیهانیەکانە کە مختصن بە پێشێلکاریەکان بەرامبەر ئازادی ڕۆژنامەگەری و کەیسی هەموو ئەوانەیە کە دڵیان بۆ ئازادی و عەدالەتی کۆمەڵایەتی لێدەداوە دوای چەندین ساڵ لە تیرۆری ئەو ڕۆژنامەنووسانە و خۆپیشاندەرانە ئەو کەیسانە بەکراوەی ماوەتەوە بەکراوەی دەمێنێتەوە. زۆر باشە. کاک بەشداریانی، ئێوە وەکو خانەوادەی شەهید سەردەشت تاوەکو ئێستا بێگومان لە ڕووی یاساییەوە، لە ڕووی قانونیەوە باسەکەم نەک لە ڕۆکەی دیکەوە کەسێکیان هێنا و لە سەر شاشەکەش نیشانیاندا، ئەواتە دەقی دامپێدانانەکەیان بڵاو کردەوە کە گوایە ئەو سەردەشتی کوشتووە وە کۆمەڵێک سیناریۆ دروست کرا. ینی ئێوە ئێستا چاوەڕێی چی دەکەن؟ بنمونە هێشتا چاوەڕێی دادگایەکی دیکە دەکەن یاخود چاوەڕێی بکوژی ڕاستەقینەی خۆی ئەو دەکەن؟ بەڵێ هەروەکوتم سەردەشت لە بەردەم کۆلیژەکەی لە بەرچاوی دایان پۆلیس و سەدان قوتابی خوێنکارە دەڕفێندرێت. دواتر بە دایان بازگەی ئەمنیدا
دەگوازرێتەوە بۆ شارێکی تر و تەرمەکەی بە مردویی یان بە زوندویی فڕێ دەدرێت. بۆیە دەستگا ئەمنیەکانی هەولێر زۆر لەوە چاوکراوەترن، دەیانتوانی زۆر بە ئاسانی بکوژان و نەخشە دەڕێژەرانی ئەو جەریمەیە ئاشکرا بکەن. بەڵام کاتێک کە ئەوان هێندە کاریان لەسەر بەڵاڕێدەبردن و ونکردنی بکوژانی ڕاستەقینەکرد، هێندە کاریان لەسەر بەڵگە و زانیاریەکان نەکرد. بۆیە ئێمە هەر لە ڕۆژانی ئەوەلیەوە ڕامانگەیان کە دەستگای ئەمنی لە وڵاتە و لەو شارەدا سەربەخۆ نیە، دەیانەوێت بکوژانی وەهمی دروست بکەن، خەریکی سیناریۆ گاڵتەجارین. بۆیە هەموو دانیشتەکانی دادگامان بە هەموو شێوەیەک ڕەفز کردەوە و بەشداری هیچ لە دانیشتەکانی دادگامان نەکرد. و ئەوەی کە خۆشتان ئاگادارن ئەوەی کە بە ناوی بکوژی سەردەشتەوە هێنایە تەلەڤیزیۆن خۆی لە بەردەم دادوەرەدانی بەوە داناوە کە نە ئاگای لە تیرۆری سەردەشت بووە، نەگواستویەتیەوە، نەدەیناسێ، نەبینیوێشتی، بەڵکو 3 مانگ پێشەوەی سەردەشت تیرۆر بکرێ، واتە لە مانگی 2010 کە سەردەشت 5 2010 دەستگیر تیرۆر کراوە، ئەو لە سز نابووە، بەڵکو لە ژێر فشار و هەڵخەڵەتاندنە دانی بەو تاوانەدا جەریمەیەدا هێنا و خسوێتی ئەستۆی خۆی. و بۆیە کاتێک کە ئێمە ئەو هەموو سیناریۆ و ئەو هەموو گاڵتەجاریە لە دەرگاکانی هەولێر و لە دەستگا ئەمنیەکانی هەولێرا بینیمان، هەرزوو ڕامانگەیان کە ئەوەی کە بەڕێوە دەچێ سەرتاپای سیناریۆیە، سەرتاپای دروستکردنی بکوژی وەهمیە و شاردنەوەی بکوژی ڕاستەقینەی سەردەشتە. زۆر باشە. کاک بەشدار، لە ماوەی ڕابردوو کۆمەڵێک کێسی دیکەی ڕۆژنامەنووسی لە هەرێمی کوردستان دروست بووە، بە نمونە چەندین خەڵک لەسەر ئازادی بیر و ڕاد دەستگیر کراوە. دەمەوێت بۆچوونی ئێوە وەربگرم لەسەر ئەو بابەتە. ئایا لە هەرێمی کوردستان شتێک هەیە بە ناوی ئازادی ڕاددەربڕین و ئازادی بیر و بۆچوونی سیاسی؟ بەداخەوە ئەوەی کە دەیبینین ڕۆژ لە دوای ڕۆژ و سا لە دوای سەد ئازادیەکان لە کوردستان کە بە خوێنی گەنج و ڕۆژنامەنووسی دەیان و سەدان گەنج و ڕۆژنامەنووسی وەکو سەردەشت و کاو سۆران و ویداد و هەزاران خۆپیشاندەر هاتە بەرهەم کە بە ناچاری دەسەڵاتی کوردی بەشێک لە ئازادیەکان، بەشێک لە مافەکان، بەشێک لە داواکاریەکان پای ئەو داواکاری و ئازادیانەوە. بەڵام دەبینین بەردەوام دەسەڵاتی کوردی لە هەڕەشەدایە و بەردەوام هێرش دێنە بۆ سەرماف و ئازادیەکانی خەڵک، بۆ بەردەوام دەیەوێت ئازادیەکان بەرتەسک بکاتەوە. بەداخەوە ئەوەی لە چەند مانجی ڕابردوو بینیمان بە ناوی شانۆگەری دادگایکردنی چالاکوانان و ڕۆژنامەنووسانی بادینان تقریبان لە فۆڕمدا یاسایی بوو. ئەجینا پەیامی دەسەڵاتی کوردی بوو بەرامبەر ڕۆژنامەنووسان و نارانی سیاسی و ئەوانەی کە دەنجی ناڕازین لەو دەبەرە و بە ئاشکرا دەسەڵاتی سیاسی پێی گوتین کە ئەوەی کە بە دەسەڵاتی کوردی ڕازی نەبێ، ئەوەی کە ناری ئەو دەسەڵاتە بێت جێگای زیندانەوە لە دوای زیندانی تیرۆرکردنە. بۆیە ئەمە ئەگەر ئۆسقاڵێک بگەڕێنەوە دواوە، ئەگەر کەمێک لە ڕووداوەکان ڕابمێنین، دەبینین کە زەڕەیەک ماف و ئازادی لە وڵاتە ڕەوان نەبیندراوەوە. هەر کەسێک من و تو ئێستا لەسەر ئەو شاشەیە ئازادی چی دەڵێن، بەڵام زەمانەتی و ئازادی نییە، زەمانەتی ئەوەی نییە کە ئێمە دەڵێن و لە دوای ئەو شاشەوە لە پشت ئەو شاشەوە چی ڕوودەدا. بۆیە دەبینین بەداخەوە ڕۆژ لە دوای ڕۆژ شەڕی دەسەڵات بەرامبەر ماف و ئازادەکانی خەڵک، بەرامبەر هەموو ئەو ئازادیانەی ئەو مافە بچووکانەی کە وەکو پێشتر گوتم بە خوێن و قوربانیدانی دەیان و سەدانی وەکو سەردەشت و سۆران و کاوە هاتە بەرهەم، ئەوان دەیانەوێت تەنانەت ئەوەش بە خەڵکا ڕەوانە بینین. سەرڕای فەسادێکی گەورە، سەرڕای دزی و ڕاڕوتێکی گەورە، سەرڕای چەتەگەریەکی گەورە لە شارەکانی کوردستان ڕوودەدا، بەڵام حەقی ئەوەی نییە خەڵک قسە بکە، بنووسی، ناڕەزایەتی دەربڕی. زۆر باشە. کاک بەشدار، بێگومان دوای چەند ڕۆژێکی دیکە ساڵیادی تیرۆری سەردەشت عوسمانە، ئێوە هیچ مەراسیمێک یاخودی چالاکیەکتان هەیە بۆ بۆنەوە جیاوازیەک هەیە لەگەڵ ساڵانی ڕابردوو، ئەم ساڵ چۆن یادی دەکەنەوە؟
ڕاستی ئەمە چەند جارێکی کەش دووپاتمان کردوێتەوە خەڵکی کوردستان و ئێوە ڕۆژنامەنووسان و دزگاکانی ڕاگەیاندنیش باش لەوە دەزانن و ئاگادارن کە ئێمە هەمیشە وا مامەڵەمان کردووە ڕێک ئێوەش واوەرتان گرتووە ئێمە تا 5 2010 سەردەشت کوڕی ئێمە بوو بەڵام دوای ئەو بەروارەوە کوڕی هەموو ئێوە کوڕی ئازادی خوازان کوڕی هەموو ئەوانەیە کە دڵیان بۆ ئازادی و عەدالەتی کۆمەڵایەتی لێدا بۆیە هەموو ئەو مەراسیمانەی لە چەند ساڵی ڕابردووشە لە بۆ ڕێزگرتنێک لە سەردەشتا ئەنجام درراوە مەراسیمی خەڵکە ڕۆژنامەنووسانە ئازادی خوازانە چالاکوانی مەدەنیە بۆیە ئەو حەقا هەر لای ئێوەیە لای دەستگاکانی ڕاگەیاندن لای ڕۆژنامەنووسان لای چالاکوانان لای ئازادی خوازانە ئەوان هەرچە بڕیارێک بدەن ئێمە لەگەڵ یانین بەڵام ئەوەی کە ئێمە تێبین دەکەن پێش هەموو شتێک ئەوەی کە ئێمە لای ئێمە مهمەوە پاریش بەو شێوەیە مامەڵەمان کرد پێش هەموو شتێک گیانی خەڵک تەندروستی خەڵک تەندروستی هەموو ئەو کەسانی لە ئێمەوە نزیکن هەموو ئازادی خوازانی بەشداری ڕێزگرتنەکانی سەردەشت و مەراسیمەکانی سەردەشت دەکەن لای ئێمە گرینگە هیچ شتێک لای ئێمە گرنگ نیە جگە لەوەی کە بە هیچ شێوەیەک بەهۆی کۆبوونەوەیەک بەهۆی ئەو ڤایرۆسە نەگریسی کە بەرەوچی مرۆڤایەتی گرتووە بە هیچ شێوەیەک هیچ یەکێک لە ئازیزانمان تەنانەت بۆ یەک لەحزەش بۆ یەک سەعاتیش بەر ئازاری ئەو ڤایرۆسەیە نەکەوێت ئەوەی کە لای ئێمە مهمەوە بەردەوامی جەختی لەسەر دەکەینەوە دۆستان و خۆشەویستانمان بە هەر شێوەیەک بێ خۆیان بپارێزن و دوور بن لەو ڤایرۆسە نەگریسە جا بە هەر شێوەیەک بێ بەڵام ئیتر دوجار بڕیار و قەرار لای ئازادی خوازان و چالاکوانانی مەدەنی و سەرپەرشتیانی مەراسیمەکانی یادی سەردەشتا زۆر باشە کاک بەشدار لە هەرێمی کوردستان کۆمەڵێک ڕێکخراو هەن بە ناوی داکۆچیکردن لە مافی ئازادی ڕادیربڕین داکۆچیکردن لە مافی ڕۆژنامەنووسان تا چەندە ئەو ڕێکخراوانە کاریان لەسەر پرسی ئازادی ڕادەربڕین کردووە و تا چەند داکۆچیان لە مافی ڕۆژنامەنووسان کردووە ڕاستەکەی من پێم سەیرە یعنی ئەوەی کە بەڕێوە دەچێ ئۆسقالێک پەیوەندی بە حکومداری و حکومەت و حکومداریەوە نییە بەپی ستاندارە نێودەوڵەتیەکان ئەوەی کە بەڕێوە دەچێ نە حکومەتە نە حکومداریە نە ئیدارەکردنی شار و وڵاتە بەڵکو ئەوەی بەڕێوە دەچێت تەنها چەتەگەریەکە تەنها دەسەڵاتێکی مافیاییە کۆمەڵێک سیاسەتمەدار و حەزبی بچووکیان لە خۆیان کۆ کردوتەوە دوو بنەماڵە بە ناوی سیاسەتمەدار و ئیدارەی ئەو وڵاتە دەکەن ئەجینا تو سیرکە ڕۆژانە بە ملیۆنان بەرمیلنەوە دەفرۆشتێ بەڵام حاڵی خەڵک وەسعی خەڵک لەو پەڕی خراپیدایە کەرتی تەندروستی لەژێر سفردایە پەروەردا بە شێوەیەک نابوت کراوە کە خەڵک یعنی هەموو ئینسان بەزەیی پێدا دێتەوە بۆیە هەموو سێکتەرەکانی خزمەتگوزاری لە وڵاتە وەستایە لە وڵاتێک کە لێوا لێوە لە سامانی سروشتی لە وڵاتێک کە پڕەتی لە نەوت و سامان بۆیە دەبینین ئەگەر ئینسان بە ویژدانەوە قسە بکە بە ویژدانەوە سەیری ڕووداوەکان بکە نابێ بە هیچ شێوەیەک باسی حکومداری لە وڵاتە بکە باسی حکوومەت و حکومداری بکە چونکە هەمومان دەیبینن جا هەموو ئەو ڕێکخراوانش کە لە بن باڵی ئەو حکوومەت و ئەو دەسەڵاتەیەدا کار و سالاچی دەکەن هەموو کار و سالاچەکانیان لەو چوارچێوەیەدا دەخولێتەوە کە درێژە بە سیاسەتی چەتەیی و مافیایی کوردستان بدەن من بە ڕاشکاوی پێت دەڵێم ئەگەر یەک دادگای سەربەخۆ بە پێی ستاندارەکانی نێودەوڵەتەکانی ئێستا لە کوردستان بوونی هەبێ هەموو بەرپرسانی کوردستان هەموو ئەوانەی ئیداری ئەو وڵاتە دەکەن وەکو جەردە و تیرۆریست و مافیا لە زیندانەکان گیر دەکرێن و دادگای دەکرێن بەڵام ئەوان دەستگای قەزاییان لە وڵاتە نابوت کردووە بەڵام ئەوان بە هەموو شێوەیەک دەسەڵاتی قەزایی و دەستگای ئەمنی و چەک و پارە بەکاردێنن بۆ درێژەدان بۆ چەتەگەریەی کوردستان و وەکو دەشبینین وەستی خەڵکی کوردستان ڕۆژ لە ڕۆژ لە خراپیدایە و ئازادیەکان زیاتر بەرتەسک دەکرێتەوە کاک بەشدار زۆر جار باس لەوە دەکرێت ئەو کەسانە یاخۆد ئەو بنەماڵانەی کە لەلایەن دەسەڵاتەوە کەسێکیانێ شەهید دەکرێت جا بە هەر شێوێک لە شێوەکان بێت وا دەکەن کە قسە دەکەن ئایا ئێوە وەکو بنەماڵە تا ئێستا هیچ داواکاریەکتان لێکراوە بنمونە بۆ ئەوی دەستبەرداری کەیسەکە بن لە بەرامبەردا کۆمەڵێک پلە و پۆستتان پێ بدرێت
ئەگەر هەڵەش نەبم پێم وابێت چەندین جار داواتان لێکراوە کە جەنابتان ببنە کاندیدێک یەکێک لە حزبەکان. ئایا لە هەڵبژاردننی داهاتوو عێراق هیچ داواکاریەکی لەو شێوەیە لێکراوە یاخود نا؟ ڕاستی کابڕیار وەکو پێشترش ئاماژەم پێکرد ئەو کەیسی شەی سەردەشت کەیسی ئەمە نییە. ئێمە شانسی ئەومان بوو تا 2010 ژیان لەگەڵ ئەو ئینسانە بکەین، بەڵام دوای ئەو بەروارەوە کەیسی ئازادی خوازانە، کەیسی ئێوەیە، کەیسی دەستگاکانی ڕاگەیاندنە، کەیسی پارێزەرانە، کەیسی هەموو ئەوانەیە کەوانە دڵیان بۆ ئازادی و یەکسانی و عەدالەتی کۆمەڵایەتی لە وڵاتە لێدەدا لەو دایانەوێ خەون بە ئازادیەوە دەبینن. بۆیە ئێمە ئەو کەیسەمان داوەتە دەست خەڵک وە ئی خەڵکە. بۆیش وەخەمی ئێمەش دوای لە دەستدانی سەردەشت ئەوە بوو کە سەردەشتش کە دووبارە نەبێتەوە. دیسان لەسەر وتنی وشەی ماف و ئازادی گول لە ننێن بە دەم و سینگی کاوە سۆران و ویداد. وەخەمی ئێمەش ئێستا ئەوەیە کە ناوەندە نێودەوڵەتیەکان و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ تایبەت مافی مرۆڤ ئاوا بەو حاڵەیە ڕەخنە و هەموو راپۆرتە نێودەوڵەتەکان بە شێوەیەکی زۆر سلبی، بە شێوەیەکی زۆر خراپ باسی ئازادی ڕادەربڕین، باسی هەڵ و گوزەرانی خەڵک، باسی دەسەڵاتی قەزایی لە کوردستان بەو شێوەیە خراپەیە نەکەن. بۆیە ئەوەی کە ئێستا ڕوو دەدات لە راپۆرتەکانی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ لە هەموو ناوەندە نێودەوڵەتیەکان کە پەیوەندی بە پەرلەمانانی دنیا، پەرلەمانی ئەوروپا و کۆنگرێسی ئەمریکا و هەموو ئەو شوێنانەی کەوا وەزعیەتی مافی مرۆڤ لە کوردستان بە شێوەیەکی زۆر خراپ هەڵدەسەنگێنێ، ئەوە بوو کە سەردەشت گوتی زوو ئەو دەسەڵاتە باکی بە مردنینەوەکانی خۆی نییە. لە هەر شوێنەکە ئەو باگ نەبوونە بەرەو ئاقارێکی زۆر خراپی دەبا و ڕۆژ لە دوای ڕۆژ لە مەرجی خۆی نزیک دەکاتەوە. بۆیە ئێمە لە چوارچێوەی ئەو فۆرم و ئەو دامەزراوەی چەتەگەری و مافیایی کە لە کوردستان و لە عێراقەیە بە هیچ شێوەیەک لێ نزیک نابینەوە، چونکە زەڵکاوێکی پیسە. هەر کەسێک لێ نزیک بێتەوە بەو زەڵکاوە بۆ گەن دەبێ و پیس دەبێت. زۆر باشە کاک بەشدار، دوای پرسیارمەوە دەبێت خەڵکی هەرێمی کوردستان چۆن بتوانێت بەسەر ئەو بەرتەسکردنەوەی ئازادی کە ئێستا هەیە سەر بکەوێت و چۆن ئەو تەوقەی ئازادی یاخود ئەو تەوقەی کە دیاری کراوە بۆ بەرتەسکردنەوەی ئازادی بیشچێنێت. ڕاستی ئەوەی کە لە ڕابردوو چەند نمونەیەکی زیندومان هەیە، ئەوەی کە ئێستا چالاکوانان و ڕۆژنامەنووسانی بادینان لە زیندانەکان دەیکەین، ئەوە یاخیبوونە، ئەوە ئازایەتیە، ئەوە بەرگریە، ئەوە پەیامێکی ڕۆشنە بە هەموو دەسەڵاتداران کە هێشتا سەرڕای فشار و گوشارەکانیان، سەرڕای سەرفکردنی ملیارەها دۆلار لە داهاتی خەڵک بۆ سەرکوتکردنی خەڵک، سەرڕای چەک بەدەستبوونی ئەو دوو بنەماڵە دەسەڵاتدارە لە کوردستانە، بەڵام هێشتا ئازایەتی و کۆڵەدان و یاخیبوونی گەنجان هەر درێژەی هەیە. ئەگەر ئێمە تەمەشاکەین ئەوان پەیامیاندا بە کۆمەڵگا کە گولە دەنێن بەدەمی سەردەشتەوە، گولە دەنێن بە سەری کاوەوە، بەڵام لە دوای ئەوەوە هەزاران سەردەشت و کاوە دروست بوون و لە ناگەڕێن دەسەڵاتی کوردی بەو شێوەیە ماف و ئازادەکانیان بخاتە ژێر پرسیار، کەرامەت و شخصیەت و ناموسیان لە کەدار بکاتن و هەر ڕۆژە و گەمە و گاڵتەیەکی پێ بکە. بۆیە ئەوەی کە ئێستا لە کوردستان دەبیندرێ، ئەوەی کە ئەو ئازایەتی و یاخیبوون و گوێنەدان بە هەڕەشە و گوڕەشەکان و دەبیندرێ، دەبێت دەستی پێوە بگرێ و نابی کۆڵ بدرێ و لەم نێوەندەشدا ئێمە بە تەنهانین ڕۆژنامەنووسان و پارێزەران لە سەراسەری دنیا، ئەندامانی پەرلەمان لە ئەوروپا و لە ئەمریکا و لە ئوسترالیا و دەستگای ڕاگەیاندنی گەورە گەورە کە دیفاع لە ئازادی و ئازادی خوازی و عەدالەتی کۆمەڵایەتی دەکا و هێزی ئازادی خوازی کۆمەڵگا لە پشتەوەی هەموو ئەو ماف و ئازادیانە وەستاوە، لە پشتەوەی کەیسی تیرۆرکراوی ڕۆژنامەنووسان و خۆپیشاندەرانەوە وەستاوەتەوە و بەکراوەیی ماوەتەوە، بەکراوەی دەمێنێتەوە تا ئەو کاتەی داد و دادگایەکی سەربەخۆ لە کوردستان بوونی دەبێتن، ئەو کاتە بکوژان بۆ من و بۆ تۆ بۆ سەرجەم خەڵکی کوردستان ڕۆشنە و دادگایی دەکرێن. بۆیە یەک زەڕە نابێ کۆڵ بدەین و بەردەوام بین لەسەر پەیامی ئازادی خوازی ئەو گەنج و ڕۆژنامەنووس و چالاکوانانەی کە ئێستا لە زیندان و ئەوانەشی کە تیرۆر کراون. زۆر سوپاس بۆ بەشدار عوسمان، برای سەردەشت حوسمان، ڕۆژنامەنووسی تیرۆرکراو کە لە
چەند ڕۆژێک داهاتوو ینی لە چەند ڕۆژی داهاتوو ساڵیادی تیرۆرکردنەکەیەتی وەکو خانەوە کەشی باسییان کرد تەندروستی خەڵک لە سەروی هەموو شتێکە بۆیە لە ئێستاوە سەردەشتی هەموو کوردستانە سەردەشتی هەموو جیهانە تەنها سەردەشت کوڕی ئەوان نیە بەڵکو ڕۆڵەی هەموو جیهانە. زۆر سپاس بۆ کاک بەشدار کە لە ماوە ڕابردوو لەگەڵ مابووی تا بەرنامەیەکی دیکەی ڕۆژە پێتان دەگەمەوە هەر شاد بن.